گۆرانی بێژی دیار فەرزاد مەهدینیە ماوەیەک بەر لە ئێستا لە ڕێی چاوپێکوتنی کورسات مەگەزین و ئاماژەی بۆ کرد کە سەرقاڵی بە ئەنجامگاندنی زنجیرە کۆنسێرتێک بوو لە بەشێک لە با بڵێم شارەکانی وڵاتانی ئەوروپا و لە ئێستا ئەم زنجیرە کۆنسێرتە بەردەوامیان هەیە و تایبەت بە پرۆگرامی کورسات مەگەزینیش ئاماژەی بەوە کردووە کە زنجیرە کۆنسێرتەکان لە چەند شارێکی جیاواز و لە چەند وڵاتێکی جیاواز لەگەڵ ئەو گروپە جوانەی کە لەگەڵیان چەندین بەرهەمی تایبەت و بە تایبەتیش بە زاراوەی هەورامی پێشکەش بە ئامادەبوانی کۆنسێرتەکانەکات. گۆرانی بێژی لاو فەرزاد مەهدینیە ماوەیەکە سەرقاڵی زنجیرە کۆنسێرتەکانێتی لە چەندین شار و شوێنی جیاواز لە دەرەوەی وڵات. زنجیرە کۆنسێرتەکانی مەهدینیە لە 12 ساڵی ڕابردوو لە هێلسینکی دەستی پێکردووە و لە 31 2025 لە گۆتنبەرگ و لە 1 2025 لە ستۆکۆڵم لە وڵاتی سوید بەڕێوەچوون. هونەرمە فەرزاد مەهدینیە بە تایبەت بە کورسات مەگەزین ڕایگەیاند کۆنسێرتەکان زۆر بە باشی بەڕێوەچوون. پێشوازی بینەران و گوێگران ئاستی چاوەڕوانیەکانی ئەوی تێپەڕاندووە بڕیارە دوایین کۆنسەرتیش لە بەرواری 15 دوای ئەم ساڵ لە شاری یواسکۆلا لە وڵاتی فنلەندا بێت. Oh my